دچن زانیاریان داویه جالا شالی لمیونخ وردگرن آلا ناس سبارت به ناسنامه او کسی ارشکر گو 24 سالیه هیچ زانیاری که نو هاتیه بلاف کرن یا نه الروش جه کنترل دایا یا نه و اکیدن جی کاریگری و ارشه دی سر کنفرانس سبه یا میونخ هبه یا نه کرم کالا سیما ئەوەندە سەرۆک وەزیرانی هەرێمی باڤاریا وەزیری ناوخۆی هەرێمی باڤاریا سەرۆکی شارەوانی شاری مونشن هەروەها وتەبێژی پۆلیسی مونشن هاتنە بەردەم میدیاکان و پرس کۆنفەرانسێکیان ئەنجامدا ئەوەی گرنگە ئاماژی پێ بدەین ئەو کەسە تەمەن 24 ساڵی کە ئەو ئۆتۆمبیلەی پشتی من بەو ئۆتۆمبیلێ پشتی منەوە وەک دەبینن مینیەکی بچووکە خۆی کرد بە نێو خۆپشاندەراندا لێرە لەسەر ئەم شەقامە کەسێکی تەمەن 24 ساڵی کۆچبەرێکی ئەفغانی ئەمە ئەو زانیاریانەیە کە پۆلیس خۆی بە ئێمەی ڕاگەیاند ئەمە یەک دووهەم شت ئەوەیە کە پۆلیسێکی زۆر لێرە لە ئامادە باشیدان شوێنەکە لە ژێر چاودێریکی لۆکۆڵنەوەی وردی پۆلیسدایە وەک دەبینن بە وردی لۆکۆڵینەوەی ناو ئۆتۆمبیلەکە دەکەن شوێنەکە دەکەن و ئەوەی گرنگە ئاماژەی پێ بدەین ئەوەیە هەرچەندە پۆلیس لەسەر ئەم شقامە ئامادە بوون لە ئەڵمانیا ئەوە یاسایە هەچ کاتێ خۆپشاندان بکرێت بە پۆلیس لەگەڵ خۆپشاندەراندا دەبێت لەو شوێنە و لەوێ ئامادە دەبێت بەڵام دەگوترێ بە پێی ئەو قسانی کە شاید حاڵێک بۆ ئەمەی ڕوون کردەوە ئەوەیە کە خۆی بە خێرایی کرد بە ناو خەڵکەکەدا نزیکەی تۆزێ خێرا بوو 50 کیلومتر لە سەعاتێک دەیان 60 بووە خێرایی خۆی کرد بەناو ئەو خەڵکەدا تا ئێستا کە ئێستا پۆلیس بۆ ئێمە قسەی کرد 28 کەس بریندارن ینی بریندارەکان 28 کەسن ئێستا دوو کەسیان باری تەندروستیان ناجێگیرە لە ژێر مەترسیدان بۆیە سەرۆکی هەرێمی باڤاریا سەرۆک وەزیرانی هەرێمی باڤاریا ئاماژی بەوەدا گوتی دڵمان لای ئەوانە بێگومان گوتی ئێمە بەڕاستی هەموو بیر و هۆشمان لای بریندارەکان لای خزم کەسوکاری بریندارەکانە دەبێت بزانین ئەو کەسە چەند ساڵە لە ئەڵمانیایە دەگوترێت چەند ساڵێکە لە ئەڵمانیایە ئاماژیان بە تەواوی پێ نەداوتیان لەژێر لێکۆڵینەوەدایە بە وردی لێکۆڵین لەسەر دەکرێت ئەو کەسە ناوی هەبوو لای پۆلیس بەهۆی ئەوەی کە هەندێک چەندین جار دزی کردووە ئەمە تەنها ئەوەندە ئاشکرای لای پۆلیس کەسێکی خەڵکی ئەفغانستانە ئەم کاری کرۆ بۆچی ئەمەی کرد تا ئێستا دیار نییە لەژێر لێکۆڵینەوەی پۆلیسدایە ئەوەی گرنگکە ئاماژی پێ بدەم وەزیری ناوخۆی ئەڵمانیا گوتی هەرێمی باڤاریا ئاماژی بەوەدا گوتی ئەم ڕووداوە هیچ کاریگەری لەسەر ئاسایشی مونخ نابێت چکە بە وردی پۆلیسی ئەڵمانیا ژمارێکی زۆری پۆلیس ڕێوشێنی توندیان گرتوۆتە بەر هەم لێرەش و هەم لە چواردەوری هوتێلی باریشە هوتێل کە لەو شوێنی کۆنفەرانسی ئاسایشی منشن بەڕێوە دەچێت ڕێوشێنی تون گیراوەتە بەر وە وریاتر دەبن دەڵێت بێگومان هەمیشە زۆر بە توندی چواردەوری ئەو هوتێلە دەگرن و ئەمن و ئاسایشی ئەم شارە پارێزراوە سەرۆکی شارەوانی منەخوتی ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە بۆ شاری منشن بەدڵ پڕیەوە قسەی بۆ ڕووداو کرد گوتی بەڕاستی ئەمە ناخەژێنە ئەوەی ڕوویداوە ئەو کەسانی بریندارن هەموو لە نەخۆشخانن دوو کەسمان بەتوندی بریندارە نازانین ئایا دەتوانن بژینیان ئەتوانن ئەم دۆخە تێپەڕێنن باری تەندروستیان ناجێگیرە ئەمە قسەی سەرۆکی شارەوانی منخ بوو بۆ ڕوودا گوتی بەڕاستی ئێمە نیگەرانی ئەمەی ڕووداوە لە ئێستاوە لێکۆڵینەوەی تون دەکەین بزانین ئەم کەسە چۆن توانی ئەمە بکە هەرچەندە پۆلیسیش لێرە بۆ توانیوەتی بەلای پۆلیسا تێپەڕێت و ئەم کارە ئەنجام بدا سەرۆک وەزیرانی باڤاریا گوتی ئەمە ڕووداوێکی تێرۆریستیەکە ڕوویداوە ئەمڕۆ ڕۆژێکی ڕەشە بۆ ئەڵمانیا پرسیاری ڕووداودا وەڵامی دایەوە من پرسیارم لەکە گوتی ئەبێ گۆڕانکاری بکەین بەڵێ فەرموو ببوورە دواتر گۆڕانکاری بەجددی بکەین بۆیە بەڵێ فەرم دوایەوەی کە وەڵام ئەو ئاماژی بۆدا گوتی ئیستا کاتی ئەوەی بەجددی بەڵێ تۆ پرسیارەکە بکە بزانم بەڵێ فەرم ئەڵە دواتر وەڵامی ئەوەش بلێ بێ زەحمەت بەس ویستمەوە بزانم یعنی مەجهێ بویەرێ چ قاسی لەگەڵ جهێ کۆنفرانسێ دووریان نێزیکە بەڵێ منشن شارێکی گەورەیە شوێنی کۆنفەرانسەکە لێرەوە دوورە زۆر نزیک نییە ینی ئەتوان بڵم بە ئۆتۆمبیل دەخولێکەکە 15 خولێکێکە لەبەر ئەوە زۆر نزیک نییە لێرەوە بەڵام ئەمە لە منشن ڕوویداوە ئەم شەقامە بەناوبانگە لێرە ئەوەی گرنگە ئەوەیە ئاماژی پێ بدەم ئێستا
ئەڵمانیا لە گەرمەی بانگەشی هەڵبژاردندایە و پرسی کۆچبەران لە دوای ئەو ڕووداوانی کە ڕوویدا لە ماگدبۆک لە ئاشافنبۆک کۆچبەرێکی ئەفغانی بە چقە دوو کەسی بریندار کرد لە ئاشافنبۆرگ منداڵێک و کەسێکی دیکەش و چەند کەسێکی بریندار کرد ئەمە وای کرد کە پرسی سیاسەتی کۆچبەران لە ئەڵمانیا گەرمترین پرس بە لە بانگەشی هەڵبژاردندا کە بە تایبەتی کە لەم هەرێمی باڤاریا CSU ئەتوانن پارتی کریستیان دیموکراتەکان و یەکێتی کریستیان دیموکراتەکانە لەگەڵ پارتی CDU پێکەوە ئەمان داوا دەکەن کە بە جددی دەبێت سیاسەتی کۆچبەران لە ئەڵمانیا گۆڕانکاریتیا بکرێت و داوای دێپۆرتکردنەوەی ئەو کەسانە دەکەن کە لە ئەڵمانیا تاوان ئەنجام دەدەن داوای کۆنتڕۆلکردنی سنوورەکان دەکەن داوای دەکەن بە توندی داوا دەکەن گۆڕانکاریکی تەواو بکرێت لە پرسی کۆچبەراندا چونکە دەڵێن چی دیکە ئێمە قوبوڵ ناکەین هەر ڕۆژەو یەکێ بە چەقۆ یاخۆ بە ئۆتۆمبیل خۆی بکا بە ناو خەڵکی ئەم وڵاتەدا و مەترسی ئاسایشی ئەم وڵاتە لە ژێر مەترسیدایە بۆیە ئاماژی بەوەدا گوتی دەبێ بەزووترین کات گۆڕانکاری بکرێت ئەمانن ئێمە چی دیکە ناتوانین هەر ڕۆژ ئەو شوێنی کە ڕووداوەکان ڕوودەدات و تەنگی خۆمان ئاماژە بۆ بدەین کە چەند تەزێنە ئەم ڕووداوانە و خەمی خۆمان دەربڕین و بڕۆینەوە ماڵەوە هیچی دیکە نەکەین پێویستە گۆڕانکاری بەجددی بکرێت ئەجا سیما وەکو ئاماژەشم پێدا ئەمە ئێشتا شوێنەکە پۆلیس لێرە بەردەوامە لێکۆڵینەوەی تون دەکرێت چواردەوری ئەو شوێنیان گرتووە کەس بۆی نییە بچێتە ئەوێ میدیایەکی زۆر لێرە ئامادەیە و وەک دەبینن ئێمەش لێرین بۆ ڕووماڵی کۆنفرانسی ئاسایشی منشن کە باس لە ئاسایش دەکات وە پارتی کریستیان دیموکراتەکان و پارتی CSU داوا دەکەن کە ئاسایش و ئەمن و ئاسایش بۆ ئەڵمانیا بگەڕێنرێتەوە چونکە ئەم ڕووداوانەوا دەکە کە پارتی ڕاستەوە توندڕەوەکانی وەکو AFD کە ئەوە بۆ ئەوان ئێستا ئەتوانن بەم ڕووداوانە ئەوەندەی دیکە دەنگیان دەنگی زیاتر دەنگی دادەران بۆ خۆیان بەرن دەنگی زیاتر بەدەستبێنوە بەهێزتر بن لە ناو پەرلەمانی ئەڵمانیا ترسەکەش لەوەدایە بۆیە پارتی دیموکراسیەکان دەڵێن دەبێ ئێمە هەنگاوێ بەهاوێژین کە هاتنی کۆچبەران سنوودا بکەین و ئەمە چی دیکە ڕوونەداتەوە کە ڕوودەدات بە بەردەوام لە ئەڵمانیا ئاڵەگەلک سپاسکم بۆ زانیاریان ئاڵاشالین و چەگەنەوەدا لە مێنخکەلمە بۆی سپاسکم